ئێمە وەکو دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان بۆ ساڵی 2016 بۆ 2017 کە ژمارەمان کەمتر لە 1100 دەرچووە 3 بۆ 4 ساڵ دەچێت چاوەڕوانی دامەزراندنین. بەڵام تاکو ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هیچ وەڵامێکی ئەرێنی و دڵخۆشکەرمان دەست نەکەوتووە. لەم سۆنگەیەوە و لە ڕوانگەی ڕەوایەتی داواکردنی مافی بنەڕەتی خۆمان کە دامەزراندنمانە جەخت لە هەوڵەکانمان و هەموو زۆرە فشارێکی مەدەنی و ڕێکارێکی یاسایی دەکەینەوە بە مەبەستی وەرگرتنی ئەو مافەی کە دەبوایە 3 بۆ 4 ساڵ بەر لە ئێستا وەرمانگرتبە. لەبەر ئەوە ئێمە لە ئێستادا بەهۆی قەدەغەی هاتوچۆ و هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو بارودۆخەی کە کوردستان تێیدایە هەوڵمان داوە تەنیا دەستەی نوێنەران لە دەڤەری ڕاپەڕین گرتبوونەوەیەک ئەنجام بدەین لەبەر سەلامەتی تەندروستی و لە داهاتوودا مانگرتنی بەردەوام و سەرتاسەری ڕادەگەیەنین.